د وی شش روزی کو ارشن ایران و امریکا و اسرائیل دست بکنه با سر هفته بگمان یکش دورن کو گلکی بالا همو جهان لسره و آبوریا جهان جی لسره تنگا و هرمزه کو ایران بریبو یعنی هاتنو چوینا گمیان همه هنه که لسر روشاوه تنگاوه و زیانن کو دگینه آبوریا جهانی بسکنن برز گوون شیروانی پسپور انرژی نهال استدیوی لگرمه که گوون گله بخیر بی خوش بی سلامت لوی شش روزی دا بجن باندور حری بلس لسر آبوریا جهانی به گریدان تنگا و هرمزه هنچه دبینن سلاورزم با کانالی روداو و کارمندانی کانالی روداو و بینرانی عزیز براستی او گرتناوی گروی هرمز للاین ایران نوا ل28 شباطی رابردو و تل کم روزی شرکت دا کاردانوچی زور سلبی دبی لسر آبوری جهان چون سطح 11 بازرگانی جهان لم رجی ام گروا دگوازرتو سبه هنردکن و سبه هاوردکرنی کالاکانی بازرگانی تروا اوی که گرینگا به نسبت انرژی و سطح 20 نوتی جهان برای ام گرود هنرده دکره با ولاتانی دروا بتایبت آسیا و لگل سطح 25 گازی سروشتی جهانیش بمرگایا و تا کوی بازرگانی جهانی سطح 11 که برای ام گروته پردبیتن ام همو رادوستی و دبتا مای قیران چی جهانی آبوری گورا کاردانه ولی سر هم ولاتان دبی همان اوان برهمنه نوتو همان هاوردکار و ولاتکانی تل سر آستی جهان بگشتی. بله. هنک شروع وکارد بچین که اگر روش وی آوایی بر دوام بکه بهای نفته ده بگیج $106 جی حتی $106 بچه. بله خوی راسته لسرته امسالا نزدیک $61 بو استلماوی 3 روزه لنزدیک $82-83 ولی ماوی کمتر لحفتك اگر بردوام بیتن دقات $100 بلام کس ناتانی پیشبینی بکد چند دقاته و پاشی چونکه امنوتی که دبریته ولا بازارکانی جهان قربو ناکریته و 20 میلیون برمیل هرچنده برهمنری تری هی لدروی او ناوتیه و لدروی ریخراوی اوپک که پابن نابن با بریارکاری اوپک بلام اوانیش چند انتاجی خوان زیاد کن ناتوان او بریدا پوشن بویا کاردانه و چی گورده بیل سر بازارکانی وزا و آستی پیشتازی وزه لسر آستی جهانی شو. کاکوان اگر افراش بردوام بکد چه باندوره که لسر آبوریا عراق دبه؟ عراق لیک لگورترین زرمندکانه لگرتنوی گروی هرمزه چونکه خوی 3,500,000 برمیل هنرده دکاتن که سطح نو هتی آبوری عراق اعتماد لسید دکا. لم 3,500,000 برای بندرکانی بصره برای گی کنداو و گروی هرمز هنرده دکرا. او دبتا صفر واتا دبتا هوی لدزدانی مانگانا روزانه $200 ملیون و مانگانا $6 میلیارد عراق لدهات خوی بدزده تنها یک ریگا دمینه امیش ریگی بندری زیهانه روزانه 200,000 برمیل هنرده دکره بلام دهاتی ام ریگایا ناکتا 16 همو ایراداتی نوتی عراق او هنرده یا نفتا ایران جیدی برف نمانه ده چه بگشتی چه باندوره که لسر آبوریا ایرانی داینه عراقی ایرانش بخوی زرمنده خوی 1,500,000 هنرده دکاتن و سطح چلی بازرگانی تریش که برای کنده نابیه 120,000 برمیل بوید بله او استکم کم بویتوا چون که رگایش تریشینی او طبعا او دهاته لویش کم دبیتوا نک دهاتی نوتی بلکو دهاتی بازرگانیش لیکم دبیتوا بالتأكيد کاردانه و چی سلوی دبی لسر آبوری ایرانیش لکاتک دا ایران استزور پیوشی بدهاته چون که لزنگش بردوام لگل امریکا و اسرائیل چه زانیاری که سر آسا برمانینا نفته لحریما کردستان هیاده بیجن نها تنه 14,000 برمیل لروژه دای او راسته بو بکارینانا ناف خواه خوی بپی خملاندنی وزارتی سامانه سروشتیەکان هەرێم ناوخۆی هەرێم پێویستی بە 40 تا 50,000 بەرمیلە بەڵام بەهۆی مەترسی هێرشکردنە سەر چێلگەکان نەوت هەندێک لە کۆمپانیەکان کارەکان و خۆیان کەم کرد یاخود ڕاگرت وەک لە کۆرمۆرەوە وەک لە شێخانەوە وەک لە تاوکێوە بۆیە بەرهەمەکە زۆر کەم بوویتەوە بەڵام ئێستا نازانرێ بەتەواوی چەندە بەڵام بەتەکید بەشی بەکارهێنانی ناوخۆ دەکاتن بەڵام ئەو بەشە زیاد نابیتەوە کە عێراق هەرێم پابندبوونی خۆی بەرامبەر عێراقەوە 200,000 بەرمیل
ڕادستی سۆمە بکە بۆ هەناردەکردن ئەمەش بەتاکی زۆر کەم دەبیتەوە. نها عراق دکاره نفتا کرکوی که بریکا بوریا هەرێمە کوردستانی هەناردەی جیهان بکە؟ بەڵێ بەشێک لە چێلگەکان ئێستا بەستراون لەگەڵ بۆری نەوتی کوردستان بۆ جیهانەوە دەتوانن سوودی لێوەرگرن، بەڵام ئێستا خۆی کەرکووک نزیکەی 200,000 بەرمیل تاج دەکە، هەندێکی دەستە پاڵوگەکان نزیکەی 100,000 پێشتر هەناردەی بۆریەکەی هەرێم دەکرا، هەناردەی دەرەوە دەکرا. دەکرێت ئەمە ئەم بەڕە زیاد بکرێتن و بەری نەوتی دیکەش بە هەمان ڕێگا چکە تاکە ڕێگایەکە ئێستا ئارام و سەقامگیرە بۆ هەناردەکردنەوت بە تایبەت بۆ بازارەکانی ئۆروپا. بله دانگاز ایرو داخویانیه که هبو کو بر همه اینا راگرتیه و دی بجه هر دما کو پیویست بکه گنجاو ببه همه دست به برهمانی نبکن نها کاراباجی گله خرابه لحرما کردستانی او روشه چیلی وره خۆی بەپێی بەرنامەی وزارەتی سامانە سروشتیەکان 180 کارەبای هەرێم اعتیماد لەسەر گاز سروشتی دەکات. ئەم گازە ئێستا تقریباً لۆ نزیکەی نیوەی بەرهەمەکەی کەم بووە، بۆیە کارەبای هەریم لە 24 ساعتەوە ئێستادا بەزی بۆ 12 ساعت بەپێی بەرنامەی فەرمی. حکوومەتی هەرێم لەگەڵ وزارەتی سامانە سروشتیەکان بەتەما بوو لە ئایندەش نێزیک ئەگە بەرهەمهێنان بەردەوام بی لە وەزیادکردنی بەرهەم لە کۆرمۆر و چێلگەکانی ترکە گرێبەستیان بۆی ئەنجامدرا لە مانجی 5 ساڵ ڕابردوو ئەم بەرهەمە بگاتە 100% پێویستی وێزگەکانی کارەبا، واتە 100% کارەبای هەرێم اعتماد کە لەسەر گاز سروشتی ئەو کاتەی تێچووی کەم دەبیتن و کاردانەوە لەسەر ژینگە کەمتر دەبیتن، وەرەوە کەفاعەتی کارکردنی زیاترە. بەڵام بەدبەختانە ئەم چێلگانەکە ئێستا لە ژێرمەترسیدایە، خۆی چێلگەی کۆرمور بەخۆشی 8,000 تووشی هەڕەشە و هەڕەشەی درۆنەکان بوو لەلایەن ملیشکانی بەدەر لە یاسای عێراق. گەلک سپاس کم کا گۆڤند کۆ لەگەڵ ما بووی، سپاس بۆ برێز گۆڤند شێروانی پسپۆرە ئێنەرژی کو گەڵ ما بووی. گەلک سپاس کا گۆڤند هەر بژین.